دۆست و دژوانەکانی شۆڕشی ژینە کێن؟ سەفەری ڕەزا پەهلەوی کوڕی شای پێشووی ئێران بۆ ئیسرائیل و چاوپێکەوتنی لەگەڵ سەرانی حەزبی ڕاستگەرای دەسەڵاتدار لەوانە نێتانیاهو لەلایەن ڕاگەیەنەرەکانی سەربەڕەوتی ئۆپۆزیسیۆن BBC جەنگی ئامریکا و هیترەوە هەڵاڵەیەکی تەبلیغاتی زۆری لێکەوتوەتەوە. ئەم سەفەرە لە عینی حاڵدا لە بارودۆخێکدا بەڕێوەچووەکە لەم ڕۆژانەدا خۆپیشاندانی ملیۆنی لە دژی ئەو لە ئیسرائیل لە ئارادایە. ئەگەر کەسێک بپرسێت کە ئەم ئاغازادەیە بە نوێنەرایەتی کام بەش لە خەڵک و ئۆپۆزیسیۆنەوە خەریکی چانەلێدانی سیاسیە، وەڵامیان چییە؟ سەڵتەنەت تەڵەبەکان و ناسیۆنالیستە تۆندڕەوەکان ئێران بەشێکی بچووکن لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی. پرۆژەی من وەکاڵە دەدەم سەرەڕای تەبلیغاتی بەرینی ڕاگەنرە فارسی زمانەکان هیچ شتێکی بێجگە لەسەر لێشێواوی بۆیان بە شوێنەوە نەبوو. کۆمەڵی 6 یا 8 کەسی هەمبەستگیش کە بە کرزەوە بە مردووی لەجایک بوو، چەند حەوت و تەبلیغاتی ڕسانەئی، چەند وتوێژ و لە کۆتاییشدا بێ ئەوەی کە بە ڕەسمی ڕای بگەینن خراوەتە پاڵ باقی پرۆژە شکست خواردوەکانی تر. ئەم ئاغازادەیە کە گرنگترین هۆنەر و سەرمایەی سەر بە بنەماڵەی سەڵتەنەتی ڕووخاوی ئێرانە ناتوانێت نوێنەری خەڵکی ئێران بێت. کۆبوونەوە وتوێژ لەگەڵ یەکێک لە گەندەڵترین و جنایەتکارترین ڕێبەرانی ئیسرائیل چ دەستکەوتێکی بۆ خەڵکی ئێران دەبێت؟ دەڵاڵە سیاسیەکان، کارسازانی ڕاگەیەنرە فارسی زمانەکان هەوڵ ئەدەن لە قەباحەت و شەرمەزاری ئەم سەفەرە کەمکەنەوە و دەستیان کردووە بە داستانسازی سەبارەت بە دیدارەکانی ڕەزا پەهلەوی لە ئیسرائیل. ئەگەر سەڵتەنەتی پەهلەوی خەڵکی ئێرانی بەدەستی کەم گرت و گرنگی پێنەدان، سوکایەتی و سەرکوتی کردن، لە کۆتاییدا هەزینەی قورسی ئەم حماقەتە سیاسی و حساباتەی خۆیدا. مهمانە خۆشەویستەکەی نێتانیاهوش کە دەستی تا ئانیشکی سوورە بە خوێنی خەڵکی زۆر لێکراوی فەلەستین ناتوانێ خۆی بەسەر خەڵکی ئێراندا بسەپێنێ. ڕێگای ڕووخانی حکوومەتی ئیسلامی و دەستەبەربوونی ئازادی لە ئێران لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵ نێتانیاهو و سیاسەتمەدەرانی ڕاستی ئەفراتیەوە مسۆگەر نابێت. شۆڕشی خەڵکی ئێران لە ڕێگای هاوپشتی و لەگەڵ خەڵکی پێشکەوت و ئازادی خواز، یەکێتی یەکرێکاریەکان، ڕێکراوە مەدەنی و پێشڕەوەکان لە ئاستی دنیادا بەهێز دەبێت، نەک لە پەیوەندی لەگەڵ ڕازگەرایانی کۆنەپەرست لە گۆشە و کەناری دنیادا وەک ئەوانەی کە لە ئیسرائیل دەسەڵاتیان بەدەستەوەیە. گومانی تێدانیا یاریە سیاسیەکان ئاکامێکی بێجگە لە شکست بۆ یاریکەرانی بە شوێنەوە نابێت. ژنان و پیاوانی تێکۆشە لە کوردستان و بەلوچستان لە ناوەندەکانی کرێکاری و زانکۆکان لەو کۆڵان و شەقامانەی کە شکۆجارترین تێکۆشانی یەکسەدەی ڕابردووی خۆیانیان لە ژێر دروشمی ژن ژیان ئازادی تیادا پێکێنا و ڕێبەری کرد، ئیجازە بە دەڵاڵانی سیاسی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ڕژیم نادات مەسیرە ئازادی خوازانە و ڕزگاری بەخش و ئینسانیەکەی بگۆڕن. خەڵک ئیزن نادەن دوای ڕووخانی کۆماری ئیسلامی سیاسەت و کارەساتەکانی هەردوو نیزامی سەڵتەنەتی و ئیسلامی تکرار بنەوە. ئەم شۆڕشە بە شوێن دامەزراندنی کۆمەلگایەکەوە کە تیادا خەبەرێک لە ستەم و سەرکۆت لە هەڵاواردن و نایەکزانی نەبێت، خەبەرێک لە هەژاری و برسێتی، لە نەخوێنەواری و بێبەشی، لە خەسارە ئازارجەرە کۆمەڵایەتیەکان نەبێت. دەستڕاگەیشتن بەوەها کۆمەڵگەیەک هاوپەیمانی لە جۆری خۆی دەخوازێت، نەک جنایەتکارانێکی وەک ڕێبەرانی دەستی ڕاستی ئیسرائیل کە کەوتونەتە بەرقین و نەفرەتی خەڵکی زۆر لێکراوی فلەستین، بەشێکی بەرچاو لە کۆمەلگای ئیسرائیل و خەڵکی شەریف لە سەرتاسەری دنیادا.